دیارە هەمومان ئاگادارین کە حکوومەتی تورکیا بەتەنیا دژی قەندیل و دژی پەکەکە نییە و دژی بەتەنیا دژی ڕۆژاوا و ڕۆژهەڵاتیش نییە، بەڵکو ڕژێمی داگیرکەری تورکیا دژی هەموو گەلی کووردا لە هەر شوێنێ کوردێکە بێت ئەوە تورکیا دوژمنیەتی و هەدەفی لە ناوبردننی هەیە. بۆیە من پێم وایە سوڕانەوەی ئەو فڕۆکانە پەیامەکە دەیداتە حکوومەتی هەرێمی کوردستان. ئەگەر تۆ حکوومەتی هەرێمی کوردستان بە قسەم نەکەی ئەوە دەبێت تەحمولی ئەو لەشکرکێشیانە بکەیت کە دەوڵەتی تورکیا هەیەی، تەحمولی ئەو هێزەی بکەیت کە دەوڵەتی تورکیا هەیەی. بۆیە سوڕانەوەی فڕۆکەکانی دەوڵەتی تورکیا لەسەر کە جاران هەر لەسەر بناری قەندیل و ناوچە شاخاویەکان بوو، بەڵام ئێستا گۆڕانکاری بەسەردا هاتووە و بەسەر شارەکاندا دەسوڕێتەوە و ترس و دڵڕاوکێ لە ناو خەڵکی کوردستان بەگشتیدا دروست دەکات. پەیامێک دەداتە حکوومەتی هەرێم و دەسەڵاتدارانی باشووری کوردستان کە ئەگەر ئێوە بەو شێوەیە بن دژایەتی ئەو کەسانەی کە من دژایەتی دەکەم دژایەتیان نەکەی، ئەوە دەبێت تەحمولی سوڕانەوەی ئەو فڕۆکانە بکەن. بەڕای من نەیارانی گەلی کورد، داگیرکەرانی گەلی کورد کە کاتی خۆی کوردستان بەسەر 4 بەشدا دابەش کراوە، ئەوان حەز بە هیچ بوونی کوردێک ناکەن. بۆ خۆمان لە ڕیفراندومی باشووری کوردستان دیمان کە ئەو دەوڵەتانە ناکۆکیان بەرامبەری یەکتری هەبوو، بەڵام کە هاتنە سەر ئەوەی کە ڕیفراندومی هەرێمی کوردستان دەکرێت هەر 4 دەوڵەتیان یەک بوون و ئەوەش ڕێکەوتنێکی ژێربەژێرە کە لە بینی عێراق و ئێران و تورکیا و سووریادا هەیە. دەیانەوێت بە هەر نەوعێکیش بێت حکوومەتی هەرێمی کوردستانیش ناچار بکەن کە بکەوێتە پیلانگێریەکی گوماناوی لە دژی هێزەکانی شۆڕژگێر کە لە ناوچە شاخێکەکانی کوردستاندا هەن. و حکوومەتی عێراقیش ڕاستە سیادەکەی پێشێل دەکرێت، بەڵام بە پێشێلکاری سیادەی نازانی چونکە فڕۆکەکان دژی کورد بەکاردێن. لە ڕاستیدا ئاسمان و ئەرز و هەموو خاکی هەرێمی کوردستان لە ڕووی سیادەیی و پارێزراو نییە. دەتوانم بڵم فڕۆکانی لەو چوارچەوەیدا لە ئەوە چجایەوەی کە ئاسمان و زەویشی پارێزراو نییە و بە ڕێزی خۆیان وڵاتەکانی دەوروبەر و وڵاتە زلهێزەکان و یەقلیمەکان مامەڵە بە خاکی هەرێمی کوردستانەوە دەکەن. بە تەسەوڕی من یەکێک لەو هۆکارانە ئەوەیە کە کەس خۆی بە خاوەنی هەرێم نازانێت لە ڕاستیدا ئەو سنوورێکی کراوەیە لە بەردەم دوژمندا، کراوەیە لە بەردەم هەموو ئەگەرە ئاڵۆزەکانی کە ئێستا لە پێشاتەکاندا لە بەرچاون. ڕۆژانە مەسەلەن دەبینینەوە هێرشەکانی تورکیا بۆ سەر باشووری کوردستان، هێرشەکانی ئێران لە قۆڵەکانی ترەوە، ئەنی هەمووی بەشێکی لەو سیناریۆیی کە ئێستا سیناریۆ سیاسی ئێستا دەگوزارێت لە ناوچەکەدا. بۆیە من پێم وایە حکوومەتی عێراقیش یەکێکە لەو چوارچێوە سیاسەتدا مامەڵە دەکات کە ئەویش خۆی بە خاوەنی ئەم ناوچەیە نازانێت و بەرپرسیارەتی ناوچەکە هەڵناگرێت. ئەگەرچی ئاسمانی عێراق، ئاسمانی هەرێمی کوردستان لە چوارچێوەی ئەو ئیتارە سیاسی حکوومەتی عێراقی دایەتی، بەڵام ئەویش نایەت مەسەلەن ئەو سیادەیە مەسەلەن ئەو ناوچەیە بپارێزێت. بۆیە من پێم وایە لە توانای حکوومەتی هەرێمی کوردستاندا نییە ئەو مەجالانەیان مەسەلەن وە لە ئیمکانەتی ئەواندا نییە و ناشتوانن بەڕاستی بچنە سەر ئەو بابەیەوە مەسەلەی ئاسمانی هەرێمی کوردستان وەکو شتێکی گشتیمان بکەن. بۆیە ئەمە بینیمان لە ڕابردووشدا یەکێک لە ئیجراتەکانی حکوومەتی عێراقی داخستنی مەتاڕەکانی هەرێمی کوردستان بۆ لە سەردەمی ڕیفراندۆمەکەیدا. مەبەستەکەم ئەوەیە کە بەگشتی ئێمە باشووری کوردستان لە هەموو ڕوویەکەوە لە بەردەم ئەگەرێکی مەترسیدا هاتی باسیت بە هەموو ڕوویەکەوە، مەسەلەن بۆمبارانکردنی ناوچەکانی ئێران، مەسەلەن بۆمبارانکردنی ژێردەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان، مەسەلەن بۆ نمونە پەلاماردانی ناوچە ناکۆکەکانی وانە، ینی هەمووی یەکێکە لەو سیناریوانەی کە ئاسمانی هەرێمی کوردستان ئاسمانێکی پارێزراو نییە، نەزەوی نە ئاسمانی هیچ شوێنێکی پارێزراو نییە. بۆیە من پێم وایە فڕۆکانەش بەشێکن لەو سیناریۆ سیاسی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەگوزارێت و ئەگەرەکە لەوە گەورەترە کە بەس لە هەرێمی کوردستان مامەڵی لەگەڵدا بکەین. من پێم تەسەوور دەکەم کە پەیوەندی بەو ڕوانینە سیاسی و هەبێت کە لە نێوانی وڵاتانی یەقلیمی وەکو تورکیا و ئێران و ئەمریکا و ڕووسیا دەگوزارێت بەدەر لە هەموو شتەکانیش، ینی هەموو شتێکی چاوەڕوان کراوەوە، هەندێک هەواڵی شەقامی، هەندێک هەواڵی
ناڕاست و دروست بێکەوە بڵاو دەبێتەوە کە مەترسی ئێران لەسەر ناوچەکە هەیە مەترسی تورکیا لەسەر ناوچەکە هەیە و ئەمریکا ئەمنێتی ئەو ناوچە دەپارێزێ بەڵام ئەوانە هەموو ڕێی شەقامن ینی ڕێی دروست نین لەوەی کە حکوومەتتی هەرێمی کوردستان پشتڕاستی بکاتەوە یان شوێنێکی تری پڕاستکاتەوە بەڵام هەموو ئەگەرەکان کراوان لەسەر باشووری کوردستان بۆ مەترسی کراوان بۆ ئاڵۆزی کراوان بۆ نەئارامی لە هەرێمی کوردستاندا.